ڕێکخراوی ستۆپ بە هاوکاری سندوقی نیشتیمانی بۆ دیموکراسی ئەمریکا و لەگەڵ ڕێکخراوی ئاوێزە لە قەزای سۆران کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسی سەبارەت بە بڵاوکردنەوەی حوتەمین پرۆژەی بەهێزکردنی لێپرسینەوەی دەسەڵات و یاسا ئەنجامدا. بەڵێ بەڕێزان بۆ وەرگرتنی زیانیاری زیاتر لەسەر ئەو کۆنفرانسەی کە ئەم ڕێکخراوە ئەنجامیان داوە ئێستا ڕاستەوخۆ لە سۆرانەوە بەڕێز خەتاب عەزیز لێپرسراوی پرۆژەی گەندەڵی لە سۆرانەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە کاک خەتاب سڵاو لێبێت و ئەم کاتت باش. ئامانجی کۆنفرانسەکەی ئێوە چی بۆەوە هیچ لە ڕەوشی گەندەڵی لە هەرێمی کوردستان دوای ئەم کۆنفرانسی ئێوە دەگۆڕێت؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتا. بەڵێ ئێمە وەکو چالاکیەکانی خۆمان کە لە وەرزانە راپۆرتی تایبەتمان هەیە لەسەر ئەو دیکۆمنت و بەڵگانەی کە سەبارەت بە گەندەڵی لە هەرێمی کوردستان لە سەرچاوە و کەناڵە زادیاکان بڵاو دەکرێنەوە. ئێمە هەڵدەستین بە دیکۆمنتکردنی ئەو زانیاریانە و هەروەها پاشان کورتکردنەوەی لە راپۆرتێکدا و پوختەکردنیان و پاشان گەیاندنی بە لایانی پەیوەندیدار بۆ لایانی پەیوەندیدار ئاگادار بێت لە ڕێژە و ڕادە و چۆنیەتی ئەنجامدان یاخود چۆنیەتی چارەسەرکردنی ئەو کەم و کورتی یاخود ئەو گەندەڵی و ئەو کارە نایاسانەیە کە دەگوزارێت. بۆی ئەم زارەشمان کە لە درێژەی ئەو چالاکیانەدا راپۆرتەکەمان خستە شارۆچکەی سۆران بەمەبەستی ئەوەی کەوا چیتر لە ناوەندی هەولێر چالاکیەکانمان سەخت نەبەستێ بەڵکو بۆ بگوازینەوە بۆ ناوچەکانی دەوروبەریش. بۆی ئەم جارەشمان ئێمە لە سۆرانین ئێستا خەریکی بڵاوکردنەوەی راپۆرتی حوتەمین سەبارەت بەو چالاکی بەو گەندەڵی و بەو کارە نایاسانەی کە لە ماوەی ڕابردوودا ئەوەی کە دیکۆمنت کراوە ئەوەی کە زۆر باشەکە خەتاب دەکرێت ئاماژەیەکی بچووک یاخود بە کورتی ئاماژەیەک بە راپۆرتەکەی خۆتان بدەن سەبارەت بە گەندەڵی لە چاو ساڵانی ڕابردوودا لەم ساڵ ئاستی گەندەڵی ئیداری لە هەرێمی کوردستان زیادی کردووە یاخود ڕێژەکەی دابەزینی بەخۆیەوە بینیوە؟ بەڵێ ڕاستە ئێمە بەڕاستی ڕەنگە ئێمە پێوانەکردن یاخود قیاسکردنی گەندەڵی لە راپۆرتەکەماندا بەدی نەکرێت، بەڵام زیاتر خستنە ڕووی کۆمەڵێک دیکۆمنت و بەڵگەنامەیە کە لەسەر چاوە فەرمیەکانی بڵاو دەکرێتەوە یا دەستگاکانی ڕاگەیاندێن لە زۆر جار لە هەندێک لە پەرلەمانەکان یاخود لە ناوەندەکانی تر کە بڵاو دەکرێنەوە. ئێمە هەڵدەستین بە دوواداچوون بۆ ئەو دیکۆمنتانە دەکەین. ئێمە زیاتر وەکو دەڵێ ساخ ئەو دیکۆمنتانە ساخ دەکەینەوە کە تا چەند بۆ نمونە ئایا گەندەڵەکە تا کوێ چووە و لایانی بەرپەرش چییە و چی پێویستە بخێتە بەردەستی چێ بۆی چارەسەری بکات. ڕەنگە ئێمە لە ئێستادا نەتوانین قیاسێک یاخود ڕێژەیەک بخینە بەردەست بڕین بۆ نمونە بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو گەندەڵی زیادی کردو یان کەمی کردووە. ئەمە پێویستی بە داتا و پێویستی بە زانیاری ورتر و زیاتر هەیە کە ئێمە دەبێت ئێستا بۆ نمونە ئەو سێکتەرانەی کە ئێمە وەرمانگرتووە سێکتەری نەفت، سێکتەری مڵک و ماڵ، هەروەها لەگەڵ سێکتەری تەندروستی و لەگەڵ سێکتەری پەروەردە، ئێمە لەو سێکتەرانە بەو شێوەی ئیشمان کردووە. بەڵام ئەگەر بینە سەر راپۆرتێکی سەرتاسەری کە بتوانێت قیاسی یاخود ڕێژەی گەندەڵی لە هەرێمدا پێکەوین، پێم وایە پێویستمان بە زانیاری زیاتر و هەروەها هاوبەشی و هەماهەنگی زیاترە لەگەڵ ناوەند و تەنانەت حکوومەت و تەنانەت دەستگاکانی تریش. کاک خەتاب ئەم جۆرە بەدوەدا چوون و ئەم جۆرە لێکۆڵینەوانەی ڕێکخراوەکان چی لە ڕەوشی گەندەڵی لە هەرێمی کوردستان دەگۆڕێت؟ پێتان وایە ئەمە کاریگەری هەبێت لە بەرچاوڕوونی زیاتری هاوڵاتیان بۆ ئەو گەندەڵیانەی کە لە ساڵانی ڕابردوودا لە هەرێمی کوردستان لە کەرتی ئیداریدا ئەنجام دراوە؟ بەڵێ بە دڵنیاییەوە، ینی هەر هەنگاوێک کە بنجێ بۆ خۆی هەنگاوێک هەبنرێ گرنگە، بۆی کە ئێمە ئەگەر لایەنی کەم بتوانین سەرەتایەک دەست پێ بکەین لە بڵاوکردنەوەی هۆشیاری، پاشان بڵاوکردنەوەی لێپرسینەوە، هۆشیاری لێپرسینەوە، هەروەها دیاریکردنی ئەرک و بەرپرسیارەتی و هەروەها خستنە ژێرڕەخنە یاخود ژێر تیشی ئەو لایەنەنێنە ئەو دەسەڵاتێنە ئەو کەسێک کە بەرپرسیارە بێگومان بەرچاوڕوونیەکی باشە هەم لە بۆ هاوڵاتیان هەم لە بۆ حکوومەتیش، چونکە ئەرچی کۆمەلگای مەدەنی بە پلەی یەکەم هاوکاریکردنی حکوومەت و گەیاندنی زانیاریە بە ئیشی ئەرچی ڕێکخراوەکان ئەرکێکی تەواوکاریە، ئەرکێک نییە بۆ نمونە بریتی بێت لە ئەرکێکی جێبەجێکردن. بۆیە لە ئێمە وەکو ئەرچی خۆمان ئەو بە ئەرچی خۆمان دەزانین کە ئێمە حکوومەت و لایەنی پەیوەندیدار لە ئەو دیکۆمنت و لەو بەڵگانەی کە هەیە ئاگادار بکەینەوە و ڕا و سەرنجی خۆمان لەسەر بنووسین و ئەوە ئەرچی داواکاری گشتیە کە بە ئەرچی دەستەی دەستپاچیە کە ئێمە بۆ زانیاری جەنابشت. تەبعاً ئێمە لە راپۆرتەکانی پێش و نووسراومان پێگەیشتوتەوە کە دەستەی دەستپاچی نووسراوی کردێ بۆ ئەو شوێنانی کەوا لە راپۆرتەکانی ئێمە ناو هاتووە واتە لیژنەوشت پێکهێنراوە بە دۆداچوون کراوە، بەڵام سندی جێبەجێ کراوە بە خۆت دەزانی ڕەنگە ئەوە. زۆر سپاس بۆ بەڕێز خەتاب عەزیز سەرپەرشتیاری لێپرسینەوەی پرۆژەی گەندەڵی کە ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمان بووی ببوورە بەهۆی نەمانی کاتەوە ناتوانم کاتی زیاتر بە بەڕێستان بدەم.